بەڕێزەکانی کورسادی و سڵاوتان لەبێت لەگەڵ هاوکارانم لە نەخۆشخانەی هیوا ئەو نەخۆشخانەی وەکو چۆن لە کوردەواریدا دەوترێت ئەگەر دەرد هەبێت خی گەورە دەرمانیشی داوە لەگەڵەوەشدا کۆمەڵێک پزیشک و کارمەندی تەندروستی دڵسۆزی بەخشیوە بە نەخۆشخانەی هیوا و سنتەری ژیانەوە کە شەو ڕۆژ لە خزمەتی نەخۆشانی شێرپەنجەدان ڕەنگە لە هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو بەو شێوەیە شێرپەنجە بڵاو نەبوو بێ بەڵام لە ئێستادا ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە کە پزیشکەکان دیاریان کردووە شێرپەنجە ڕووی لە زیادبوونە ئەمەش کاریگەری خستۆتە سەر سەدان خێزان لە هەرێمی کوردستان بەڵام کۆمەڵێک پرسیار لای کەسوکاری نەخۆشانی شێرپەنجە و تەنانەت نەخۆشانی شێرپەنجە شوێ لەسەر تەنانەت سندوقی نەخۆشانی شێرپەنجە لەسەر سنتەری ژیانەوە لەسەر دەرمان لەسەر کۆی خزمەتەکانی نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەی هیوا وەکو ڕەمزێکی بەرەنگار بوونەوەی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیش ئەم شەو تەوەری ئێمە دەبێت لە بەرنامەی ڕەهەند میوانەکانم کە هەریەک لا بەڕێزان بەڕێز دکتۆریات نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا سوپاس بەڕێز دکتۆر هەروەها بەڕێز دکتۆر بەمەوە محەممەد لێپرسراوی سنتەری ژیان یان سەرپەرشتیاری سنتەری ژیان سوپاس بەڕێز دکتۆر هەروەها بەڕێز دکتۆر خۆشی حەمید کە بەڕێزیان لێپرسراوی هۆبەی دەرمانە لە نەخۆشخانەی هیوا سوپاس وەرسە میوانی یازم دکتۆر سەرەتا لەگەڵ بەڕێزت باسی کۆی ئەو هەوڵانە بکەن بۆ خزمەتی نەخۆش بۆ ئەوەی کە پێشتر گلەی کەمی دەرمان هەبووە پێشتر گلەی شوێن و جێگە هەبووە لەسەر ئەمانە تەوزیع دەی بێ ئێمە بە بینەران سوپاس دەکەین باڵە پێشێکی سوپاسانەکەم سوپاسکەراتنی دکتۆر بەم و دکتۆر خۆشیژەکەم خۆ داگاداری نەخۆشخانەی هیوا توانم بڵێم لە سەرەتای دروستبوونیەوە تاکە سەنتەر بووە لە ناوچەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە و پاشان بێگومان لە شارەکان تریش سنتەری شێرپەنجەی ئێستا لە گەشەکردندان بەڵام ئەتوانم بڵێم لە چەند ساڵی ڕابردووش لەسەر ئاستی عێراق لە ڕووی زانستیەوە بەپێی ستانداردە جیهانیەکان بەسەر چاو نەخۆشخانەی هیوا پلەی یەکەمی بەدەستێناوە ئەمەش بێگومان بەهۆی ئەو پزیشک و کارمەندەمان دوونە ناسانە بۆ کە لە نەخۆشخانەی هیوا کاریان کردووە و بیریشمان نەچێت پاکیجی شێرپەنجە ڕاستە بە ناوی نەخۆشخانەی هیواوە ڕۆشتووە بەڵام هەرێکە لە سنتەری ژیانەوە و سنتەری سالاسیمیا و هەروە تاقیگەی شۆڕش بەشێکی تاقیگەی شۆڕش هەروە چاندنی مۆخی ئێسکی ژەمانە هەموو بەیەکەوە پاکیجی شێرپەنجەیان وا کردووە کە شاری سلێمانیەت و هەم بڵێم پایتەختی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجەیە لە ئێستادا چونکە ئامارەکان ئەوەمان پێ دەڵێ یانی من پێم خۆشە دوایین ئامار کە باسی بکەین بۆ ئێمە لە 2020دا 2543 توشببووی نوێمان هەبووە بێگومان 2020 تۆ بابەتی کۆرۆناتە بووە کۆرۆنا وای کرد سنوورەکان دابخرێن هاوڵاتی کەمتر سەردان و جم و جۆڵ هەبێ لە هەموو جیان داوای کردو ئامارەکان 100% ستاندارد نەبوون بەڵام ئێمە لە سەرەتای ساڵی 2021 تا ئەم ساتەی قسەی تێدا دەکەین 969 کەیسی یان حاڵەتی نوێی شێرپەنجەمان هەبووە تەنها توانم بڵین لەم چوارمانگی بیدایەتی 2020ەکە تەقسیمێکی بکەیت زۆر ناکات دکتۆر بێگومان ئێمە پێشبینیمان هەیە کە ئامارەکان زیاد بکە لە بەرەوەی ڕێژەی دانیشتوان زیای کردووە قەرەباڵغی زۆر بووە هەروەها لە هەموو جیاندا شێرپەنجە بەرەو زیاد بوونەڕەوە بەڵام هێشتا ئەگەر بەراورد بکەی بە ڕێژەی دانیشتوان لە چاو هەندێک لە وڵاتانی دەرەوە هێشتا ئێمە کەمترین و ئێمە 969 حاڵەتی شێرپەنجەیمان هەبووە بەڵام حاڵەتی خوێنیشمان هەیە کەمانە ناشێرپەنجەین بەڵام هەر لا ناو نەخۆشخانەی هیوا چارەسەر وەردەگرن کە ئەویش 463 حاڵەتی نوێمان هەبووە ئەم ئامارانە وا دەکات تۆ نەخۆشخانەی هیوا هەمیشە پێویستی بە گەورەبوون بووە یان پاکیجی شێرپەنجە لە شاری سلێمانی هەمیشە پێویستی پێی بووە بۆ لەبەرەوەی ئێستا ئێمە ئەگەر سێری ژمارەی سەردانکەرکەین لە نەخۆشخانەی هیوا ڕۆژانە نزیکەی 700 کەس سەردان دەکات و نزیکەی 200 کەس ینی چەندین جۆری چارەسەر لە کیمیاوی لە مەناعی لە هۆرمۆنی وەردەگرێت ئەم ژمارەیە ئەگەر تۆ سێری ئەم بینایی پشتەوەی منکەی عقل تەقبولی ناکە بینایەکی وا ئەم تەحملەی هەبێ بەڵام ماندوونەناسی کارمەندەکان بەڕاستی ئەو پاڵپشتەی هەمانە هەم لە سنووق هەم لە وەزارەتی تەندروستی هەم لە بەڕێوەبەرایەتی گشتی هەم لە سەرمایەداران هەم لە هەندێک لەلایەنە حیزبیەکان وای کردووە کە ئێمە جۆش و خرۆشێک تایە کە هێشە بەو بینا بچووکەوە ئێشتا توانین خزمەتکەین ئای من بە نمونە پێت بڵێم ئەو ژمارەی کە سەردانی ئێماکە پێویستی بە بینایەکە 4 ئەو 5 ئێمە بێت و ئەمە وای کردووە قەرەباڵغێکی زۆر لە سەر ئێمە بەڵام هێشتا خزمەتگوزاری ئێمە لە ڕووی زانستیەوە لە ستانداردە چونکە هەموو ئەوە شایەتیێن و ئێمە چەندین پەیوەندی دەرەوەمانێ وڵاتان زۆربەی پشکنینەکان ئەو ڕقەمەی کە باس کرد لە 4 مانگەی ڕابردووە تەنها محافظەی سلێمانیان لە شوێنی تریش ڕووی کردوتە نەخۆشخانەیەوە نا بێگومان
ئەتوانم بڵێم زۆرینەی حەجمە گەورەکەی بەر پارێزگای سلێمانیەکەوێ بەڵام ئێمە لە پارێزگاکانی ناوەڕاست و خواریو عێراق لە پارێزگاکانی تری هەرێمەوە و ئێمە نەخۆشمان هەیە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاو و باکووری کوردستانەوە کە هاتۆتە ئەم نەخۆشخانە و چارەسەری بۆ کراوە ئەمەش لەبەر بوو یەکەم بوونی زۆر چارەسەری پێشکەوتوی زۆر لەم نەخۆشخانەیە ڕاستە هەندێک لە چارەسەکان جاری وایە ڕاستە و خۆ بەردەستنیە بەڵام لە ڕێی سنووقی کۆمەکەەوە بۆی دابین کراوە لەگەڵ بوونی سنتەری ژیانەوە وای کردووە کە تۆ تاکە سنتەرە بەو شێوازە پێشکەوتۆ لە ڕووی ئەجیزەوە ئەو خزمەتەکە چکە زۆر جارکە نەخۆش دەچێتە ئەوێ پێویستی بەوەی کە لێرەش چارەسەر وەربگرێت لەبەرەوەی هەردووکی بەیەکەوە خۆ ناکرێت نەخۆشەکە لە فەلوجە بڕا عیلاجە کیمیاویەکە وەرگرێ و بەیانی بێ لێرە تیشکەکە وەرگریان ئێوارە ئەمەش وا دەکات تۆ جاریکە لۆدە لەسەر بێت تاقیگەی شۆڕش بە هەمان شێوە کە پێشکەوتوترین شێوازی فەحسی نەسیجی یان شانەیی دەکرێت ئێمە سنتەری چانی مۆخی ئێسکمان هەیە کە ڕەنگە تێچووی هەر نەخۆشێ ئەگەر حکوومەتی هەرێم بینێرەتە سەرێ بینێرەتە دەرەوانێ بۆ چانی مۆخی ئێسک ڕەنگە دەفتەر بێ بەڵام لە نەخۆشخانەی ئێمە بێ بەرامبەرەوە بۆی دەکرێ و ئەرکە قورسەکە لەسەر ئەو کاربند و پزیشکانەیە کە لەوێ کار دەکەن سنتەری سالاسیمیا بە هەمان شێوە ئەمانە هەموو وای کردو ینی لە 2020 بەهۆی کۆرۆناوە چاندنی مۆخی ئێسک لە هەموو جیاندا کەمی کردووە لەبەرەوەی ڕستریکشن کراوە لە ترسیەوەی کە حاڵەتەکان زۆر نەبنی توشبوون بە کۆرۆنا لای ئێمە بەراوردی بکەین ینی بڕێژەیەن ئەم ڕقەمە زیادی کردووە لە ساڵی ڕابردووە لەو 4-5 مانگەیان کەمی کرد تۆ ئەگەر 2540ەکە دابەشی سێ بکە بەراوردی کە بم ژمارەیە کە نزیکەی 1000 بێگومان زیای کردو و پێشبینی ژەکرێت زیاتریشکانی کە کۆرۆنا نەمێنێ ڕستریکشن یان ڕێگریەکان سەردانکردن ئەوە بێت هاوڵاتی زیاتر داخلێم نەخۆشخانەیە بێ و ئەم نەخۆشخانەیە کاکزانە بەسەراحەت مڵکی سلێمانی نییە بۆ بە مڵکی هەمووی عێراق ینی ئیجبارە لەسەر هەموو عێراقیش بە هەموو لایەنە حیزبیەکان و حکوومەتیشەوە کە پاڵپشتی ئەم خەسخانە باسی پاڵپشتەکان و داعمەکانی شەکەی لەگەڵ ئەو خزمەتە گەورێش دکتۆریات دکتۆر بەمەوە ئێوە لە سنتەری ژیانەوە زۆر جار مەسەلەن باسی ئەو پاڵەپەستۆ و شارە ئەکرێکە لە سەرتانە هۆکارەکەی چییە بۆچی ئەوە تاکە سنتەرن لەسەر ئاسی هەرێمی کوردستانە ئەوکو سنتەری ژیان کاکزاناگیان پێشەکی منەمەیە کورتەیەک بەم لەسەر سنتەری ژیانەوە سنتەری ژیانەوە لە ئێستا ڕوونی کەیت بۆ بینەرەکانم تەنها سنتەرە لە هەموو هەرێمی کوردستانە کە چارەسەری تیشکی تیاکرێت چارەسەری تیشکەوەیە کە تو ئەو نەخۆشە مەسەلەن نەشتەرگەریەکی بۆ کریا هەندێک جار نەشتەرگەری بۆ ناکرێت لە بەرەوەی شوێنی گرێکەی زۆر خراپە ئێمە بە تیشک وەکو بە کوردێکی خۆمان وایە بیسووتێنین ئەم چارەسەرە ئێستا لە ئێستاە بەس لە سلێمانی هەیە لە هەولێر خۆشببختانە خەسەخانێکی تازە دروست کراوەوە کە ئامێرەکانی تیا بەڵام تا ئێستا نەکەوتە سەر پێخۆی ناتوانێت چارەسەری زۆربەی جۆری شێرپەنجەکان بکە لە دوهۆک نیمانە لە کەرکوب نیمانە لە مووسڵیش نیمانە کێشەکی ئێمە لەوایە کە نەخۆش لە هەمووش پارێزگاکانی عێراقەوەیان بۆ سنتەری ژیانەوە بە نمونەی سەبەراورد دێبکەین لە بینی سنتەری ژیانە و خەسخانی هیوا لە نەخۆشخانی هیوا لە ماوەی ئەم 4-5 مانکەیەوەکو دکتۆریا دەڵێ نزیکی 400 بۆ 500 نەخۆشیان بۆ هاتووە بەڵام سنتەری ژیانە و نزیکی 750 نەخۆشمان بۆ هاتووە ئەم فەرقە بۆ هەیە لەبەرەوەی ئێمە نەخۆشی دوهۆکیشمان بۆیە نەخۆشی کەرکووکیشمان بۆیە نەخۆشی مووسڵیشمان بۆیە تەنها شت کە هەمانە دوو ئامێرمان هەیە ڕۆژانە نزیکەی 100 بۆ 120 نەخۆش لە سنتەری ژیانەوە چارەسەری تیشک وەرەگرێ بەڵام بەم هەموو هیلاکیەوە کە لە سعات هەشتی بەیانی و ئامێرەکەی شکاتە 12 شەو تایەکی شەو بەم هەموو هیلاکی و کاربندەکان و پزیشکان و هەمومان خەریکین بەڵام دوجار هەر فریان ناکەین بەڕاستی دوجار هەر ژماری نەخۆشەکانەوە زۆرن هەر فریان ناکەوین یعنی هەندێک جار سەرمانەگاتە 6 مانگ بۆ 7 مانگ ئەی نەخۆشێکی شێرپەنجە کە پێویستی بە تیشکە تۆ لە ماوەی هەفتەیەکا بۆی بکەی مەجبورە بین ئێمە لە ماوەی 6 مانگا بۆ یەکین لە ماوەی 7 مانگا بۆ یەکین بۆ لەبەرەوەی لۆدێکی یەکجار زۆرمان لەسرە چارەسەری ئەوە لە ئێستا ئەوەیە کە لەگەڵ ڕێگەی سنووقی شێرپەنجە وەزارەتی ڕۆکەنەوە جگە لە هەولێر و دهۆک و لە ئێستا لە سا 6 نەخۆشەکانمان خەڵکی سلێمانین لە ساچلەکەی تری هەولێرمان هەیە دوهۆکمان هەیە کەرکووک و مووسڵمان هەیە بەغاش هەندێک لە نەخۆشە بەغاکان حەزەکەن بەغایەکان حەزەکەن لە سلێمانی عیلاج وەرگن لەبەروی هەندێک جارەڵەن لە بەغا وەکو ئێرە بە زانستی هەندێک کار لەوە چێ نەکرێ زائیدەن نەخۆشەکانی باشووری ژەنە لای ئێمە یعنی لەوانەیە کە بڵم کە باشووری عێراق معنی باشووری عێراق ژەنە لایەن بە بێژگە لە بەشەکانی تری کوردستانیش کە لە ڕۆژاوە ڕۆژەڵاتەوەیان کێشەکەوەیەک جاری وایە کە تۆ من 50 نەخۆشە بینم لە ڕۆژێکە لە 50کە 20 خەڵکی سلێمانیە دەی خەڵکی کەرکووکە ئەوی تری خەڵکی سەلاحەدینە خەڵکی بابلە لە هەموو شوێنێک یعنی ئەمە سنتەرێکی هەموو عێراقە یعنی کە سێری داتەکانمانەکەین وەکو پێم وتی لە ساعت چلی نەخۆشی خەڵکی سلێمانی ئەسام 4 مانگە داتایەک هەیە لای بەڕێسام چەند کەس هاتووە لە 4 مانگە تا یەکی 4 750 نەخۆش سەردانی ژیانەوەی کردو بۆ چارەسەری شێرپەنجە لەم 750 لەوانەیە کە بڵم لە ساعت چلی خەڵکی سلێمانیە
لە سا 65 بۆ هەفتای کووردە لە ساسی عەرەبە لە ساسی عەرەبە ینی هەمووی عەرەبی کەرکووکە عەرەبی مووسڵە عەرەبی تکریت و سەلاحەدین و بەغا هەموویانە لای ئێمە چارەسەر وەرەگرن. باش دکتۆر خۆشی باسی دەرمان زۆرەکرێەوە زۆر جاریش کۆمە کۆکرێتەوە بۆ دەرمان و ئەوانە ئێستا ئەو دەرمانە پێویستانەی کە ستاندارد لانی کەم لە وڵاتانی دەوروبەر بۆ چارەسەری نەخۆشەکە بەکاردێت لە لای ئێوە هەیە لە هیوە بەناوی خی گەورە سوپاس بۆ بەڕێست و بۆ پاساتی عزیزیش کامیشە بەدەم خەمی نەخۆشانی شێرپەنجەوەن ڕاستەکەی دوجار کە چاوپێکوتمان کرد لەسەر بابەتی دەرمان ساڵی 2010 بوو ئەو کاتە بەهۆی کێشەی سیاسی نێوان حکوومەت هێرێمی کوردستان و حکوومەت عێراقی گرفتێکی زۆرمان هەبوو بەڵام سوپاس بۆخوا ئێستا وەزعەکان بەرەو باشترە ڕوا ئەگەر بە شەیەکی گشتی باسی دەرمان بکەین ئێستا ئاستی دەرمان زۆر باشترە بەراورد بەو کاتە لەبەرەوەی ڕێژێکی باشتر زۆرتر لە بەقاوە دەرمانمان بۆیەت و هەروەها ئێوە پشتە بەسن بەچی مەسەڵەن سەرچاوی دامەکەتان لە کوێیە؟ سەرچاوی دابینکردنی دەرمانی ئێمە سێ سەرچاوی سەرەکیە یەکەمیان حکوومەت عێراقیە دووەمیان سندوقی کۆمەک بۆ توشبانی شێرپەنجەیە سێمیشیان ساڵانە حکوومەتی هەرێم بودجەیەکی دابین کردو بۆ نەخۆشخانەی هیوا کە لە ڕێگەی فەرمانگەی تەندروستی سلێمانی دابینەکرێت بەڵام بەداخۆم بودجەیان زۆر کەمە دەرمانمان هەیە گەر بە تەنها یەک دەرمان بکڕین ساڵەکە بۆ هەموو نەخۆشەکان ئەو بودجەیە تەنها بەش یەک دەرمانەکات بۆ یەک نەخۆش بەڵێ بەڵام بەشە زۆرەکەی لەلایەن حکوومەت عێراقی و سنووقی کۆمەک بۆ توشبانی شێرپەنجە دابینەکرێت. بەڵێ دکتۆریانی ئێستا هەر نەخۆشێک بە تقریبی ینی تەقدیریان چەندی پێویستە تاکو چارەسەری تەواو وەرەگرێت مەبەستم مەسەلەن ئەو دەرمانانە تێچووەکەی کولفەکەی چەندە مەسەلەن بنمونە یەک دەرمانیان کە بۆ زۆر حاڵەت بەکارێت یەک دەرزی نزیکەی بە 3500 دلارە کە ئەمە چەند جەلسە بەکار بێت ساڵانە نزیکی 18 جەلسە ئەبێ وەرگێت هەر جەلسەی دوو دەرزی وەربگرێت یعنی ئەمە کولفەی یەک نەخۆشە بە ساڵێک 7000 دلار زەربی هەش دەکەیت ئەوها بەڵێ ئەو هەمووی لەسەر ئەو نەخۆشخانەی هیوایە بەڵێ باش دەستخۆش دکتۆر یادیانی بەر لەوە مەسەلەن پرسیارەوە بکەم ئێوە ئەتوانن مەسەلەن پزیشکەکانتان یاخود نەخۆشەکان چارەخوازەکان ئەتوان بە ئارەزوی خۆیان کە بەهۆی لەکە لە حکوومەتی عراقیە قانونە یان لە پەرلەمان قانونێک دەرچووە خۆی پزیشکێک هەڵبژێرێ مەسەلەن بڵێ من لای ئەو چارەوەرەگرم لای ئەو چارەسەر وەرەگرم یاخود پلەبەندیتان بۆ کردو بەڵێ یەک نقطە هەیە کاکزانە مەوزوعی پلەبەندی چی ئێمە نظامێکمانەیە نظامی کلینیکە یاخود MDTە خۆی لە جیهانە بابەتی شێرپەنجە لە ڕووی زانستیەوە باشترە یەک پزیشک قەت بڕیا لە چارەسەری نەخۆشێک نەدا لەبەرەوەی ڕەنگە ئێستا تۆ ئەگەر باز لە بە نمونە عملیە ینی نەشتەرگەری خۆڵەکیۆرە بکەیت ڕەنگە 10 ساڵی کەش نەشتەرگەری خۆڵکیۆرە هیچ گۆڕانکاریکی بەسەرانەیە شێوازی نەشتەرگەریەکە هەر ئەو شێوازە بێت بەڵام من پێتەڵم ئەگەر تۆ پزیشکێبی لە بەشی ئۆنکۆلۆجی یاخود بەشی شێرپەنجە لە نەخۆشخانەیەوە سنتەری ژیانەوە هەرێک لەو سنتەرانە کارکەی باوەڕ کە ئەگەر هەفتانە نەخوێنیتەوە بڕیاری هەڵەیت چەندین جۆر چارەسەرێ لە ڕووی دەرمانەوە کە دکتۆر خۆشی وردەکاری ڕەنگە زیاتری ژاگادار بێ یعنی گۆڕانکاری بەسەرە ینی ئیمڕۆ لە پرۆتۆکۆڵێکا هەیە بۆ ئەی بەکاریە بۆ سبینی ئەڵێ ئەمە ناتوانانی بەکاربێنی یان ئەڵێ عیلاجێکی نوێتەنەوە لەبەرەوە ئێمە لە نەخۆشخانەی هیوە پێشتر بەپی بەیانێک لە وەزارەتی تەندروستیەوە بڕیارێک دراکە نەخۆشانەوە باشترە نەخۆشخانەوە بە MDT بڕوە کە ئەوترێ MDT یعنی ئەتوانم بڵێم کۆبوونەوەیەکە پزیشکی نەشتەرگەرێکی تیا پزیشکی چارەسەری بە تیشکی تێدا بێت پزیشکی فاسی نەچیەکە پزیشکی دەرمانساسی تێدا بێت لەگە پزیشکی ئۆنکۆلۆجیەکە بۆی هەموو بەیەکەوە بڕیارێکی ڕاست بن لەبەرەوەی هەم لە ڕووی نەشتەرگەری هەم لە ڕووی تیشک هەم لە ڕووی چارەسەرەوە بڕیاردان لە چارەسەری توشبوویەکی شێرپەنجە شتێکی قورسە شتێکی ئاسان نییە ڕۆژانە گۆڕانکاری بەسەر زانیارەکانە دێ بۆیە لە لای ئێمە MDTێکمانە بۆ کلینیک دانراوە بۆ نمونە کلینیکی 1 و 2 3 هەر کلینیکەی چەند جۆرە نەخۆشیێکی تێکراوە ڕاستە ئێستا قانونێکی نوێ لە پەرلەمانەوە دەرچووە کە نەخۆش مافی خۆیەتی و ئێمە قەت ڕێگریمان لە نەخۆش نەکردو بە سەراحەت بەو شێوازە بەڵام باوەڕ کە ئەگەر بیتە سەر واقعی زانستی مەسلحەتی نەخۆشەکە چییە بۆ ئەو نەخۆشە وا باشترە ئەم نەخۆشە بەپی ئەو MDT بڕواکەدانراوە نەک لای من وایە ئەم MDT نە کورد دروستی کردووە نە لە سلێمانی دروستکراوە نە هیواش دروستی کردووە ئەتوانین بڕۆی لە جیهانە بڕۆی بزانی بە چ شێوازێک ئیشێک دەکرێت لە هەموو سنتەرە پێشکەوتەکانی شێرپەنجەدا ئەمە خاڵی دوم خاڵی یەکەم خاڵی دووەم بابەتی هەڵبژاردننی نەخۆش ئێمە لەم نەخۆشخانەیە پارە لە نەخۆش ناسەنین لەبەرەوە گەر من
ڕۆژی 100 نەخۆشمە بێ دکتۆر خۆشی دە نەخۆشیە بێ دکتۆر بەمە دوو نەخۆشیە بێ ئێمە یەک ئینکەممان هەیە کە لە دەرەوە بۆمانە و ئەم شەڕی ئێمە کردومانە بۆ ئەوە بێ بە هیچ نەوعێ نەخۆش ئیسیغلال نەکرێت لەبەرەوەی ئاسانترین شت ئیسیغلالکردنی نەخۆشە لە ناو نەخۆشیشە بە تایبەتر شێرپەنجە لەبەروی شێرپەنجە بە ئاواتەوە گوێی لە قسەیەکی خۆش بێ من ئەتوان بەس بە قسەی خۆشوان لە نەخۆشەکە بکەم وابزانێ من زۆر زیرەکەم کە واژ نەبم لەبەر ئەوە ئێمە کارمان لەسەر ئەوە کردو کە پێشتر ئەم شتەکراوە تەنها لە مەسلحەتی نەخۆش بووە ئێستش کام قانونە دەرچوو ئێمە هەر پەرلەمان لەسەر و ئێمەوەی لەگەڵ قانونەکەی دای بەڵام ئێمە کە باس لەوە دەکەین لە ڕووی زانستی ئەگەر تۆ ورد بیتەوانێ بزانین لە چ ڕوویەکەوە مەسلحەت ئەگەر مەسلحەتی نەخۆشە خۆی پزیشکەڵ بژێرێ با خۆی هەڵی بژێرێ مەسلحەتی نەخۆشە بەپێی کلینیکی خەستخانەکە بڕوە با بەپێیەوە بێت لەبەرەوەی لە کۆتاییە تۆ تێچوویەک بەو ژمارە زۆرەی کە دکتۆر خۆشی ئاماژەی پێدا لە نەخۆشێکا سەرف دەکەی ناکرێ بە غەڵەت بڕوە چونکە وەکو بزمارێک وایە کە دایەکتی بەلاری ڕۆی لە ئەوڵە نەخۆشەکە شتەکانی هەڵە ڕۆی زۆر بە هەڵە دەڕوە لەبەرەوە تەنهامە بەست لە مۆزوعی کلینیکیان ئەوە بەو شێوازە بووە و ئێمە هەمیشە کارمان لەسەرەوە کردووە کە نەخۆش بە مرتاحی بێتە ئێرە و هەمیشە ئەمەش بۆ زیاتر واکە ئێمە بە هەموو نەوعێ ڕێگری لەوە بکەین نەخۆشی نەخۆشخانەی هیوا و توشببووی شێرپەنجە بازرگانی پێوە بکرێت چونکە ئەمە بەڕاستی دەستبردنە بۆ ئاگر ئەمەش هەیە بێگومان کاکزانەیە شتە پێ بڵێم قەت ناتوانانی تۆ لەم هەموو سنتەرا بڵی 100% هەر هەمووی هیچی نایە نەخۆشی استیقلالکە ئەمە واقعی ئینسانە لەبەرەوە ئێمە بە هەموو هەوڵی خۆمان ئیشمان لەسەرەوە کردووە و شەڕی ئەوەمان کردووە و گرنگترین شتیش بۆ بەدەلعیادات بووە کاتوان بڵێن بە سوپاسەوە لە چەند ڕۆژی ڕابردوو بڕیارەکەی لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچۆکە بە سوپاس وەزارەتی تەندروستی هەم بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەموو ئەوانەی کە بەڕێبەری سنتەرەکان و ئەندامانی سنوو هەوڵێکی زۆریانە تا ئەم بابەتە یەکلایی بێتەوانێت و دەرچێت چکە ئەمە کۆڵەکەی ئەوەیە کە تۆ ڕێ بدەیت چکە باوەڕکە دەرگای چوونە دەرەوەی توشببووی شێرپەنجە بکەی بۆ ئەهلیەکان کە لە ئێستادا کەمەکەمە هەیە نایشارمەوە بەڵێ لە ئێستادا ژمارە هەیە هەندێک پزیشک لە دەرەوە نەخۆش دەبینن بەڵام دڵنیایی دەدەین کە کار لەسەرەوەکەین ئەو شتە یەکلایە نەبێ ئەگەر وەکو بەشەکانی تر نەبێ بتوانێت لە هەردوو کەرتەکەیشکە یان لە کەرتی حکومی شەکە یاخو لە کەرتی ئەهلی چکە هیچ نەخۆشێت توانای ئەوەی نییە ئەگەر ساحێبی کەسێکی دەوڵەمەندیش بێ توانای ئەوە نییە بتوانێ هەموو کولفەی توشبوویەکی شێرپەنجەکە کەسی خۆیەتی لە نەخۆشخانەیەکی ئەهلی بەرێتە سەر بەڵێ دکتۆر سندوقی شێرپەنجە ئەمە بۆ بینەرەکانم ڕوونکەیتەوە مەسەلەن سندوقی شێرپەنجە چییە و گرنگجی ئەم سندوقە چیە بۆ دەعمی نەخۆشانی شێرپەنجە کاکزانە وەک دکتۆر خۆشی ئاماژەی پێیاوتی یەک دەرمان بە 3500 دوو ژەمۆرەگرێ 7000ەکە 7000 دلار زەربی هەژدەی کە ئەمە یەکێکە لە ئایتمەکان ئێمە ئایتممان هەیە یەک پاکەتی بایی 5,000 دلار یەک پاکەت لەبەرەوە قەت بەڕاستی ئەو بجێ بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی دابینکراوە ئەتوانێت ئەوە دابینکە نە ئەوەی کە لە حکوومەتی عێراقیەوە دەتوانێت بە تەنیا دابینیکە لەبەرەوە توان بڵێم کۆڵەکێکی گەورەی پشتیوانی شێرپەنجە سنووقی کۆمەکە بە بەپێی بڕیارێکە غەڵەنەم لە ساڵی 2012 یانزە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەم سنووقە دروستکراوە بۆ کۆمەک کە هەندێک لەو باجوو دەرەمەتانی کە هەیە لە مەرزەکانەوە هەروەها لە هی بەڕێبەرایەتی گومرگەکان و هەروەها هاتوو چۆشەوانە لە غرامەکان نزیکەی ڕێژەیەک دێتە سەر ئەم حساباتە بە نمونە من ئەگەر ئاماژە بە هەنێ ئەرقام بم ئێمە جگەلەوەی کە نەخۆشیێت ئێرە زۆر جار باز دەکرێت لە نەخۆشخانەوە تەنها تیشک و کیمیاوی نەخێوانیە ئێمە سایرۆکسکانمان هەیە بۆ لە 2020دا 20 نەخۆشمان ناردۆتە دەرەوانێ لە ساڵی 2021 تا ئێستا 3 نەخۆشمان هەبوو بۆ هی هەنێ ئیشکالاتی با بڵین تازەکردنەوەی عەقد و عقود بووە بۆ نمونە پشکنینی جیناتمان هەیە ئێمە لە 2020 15 نەخۆشە بوو کە ئەم پشکنینانە هەندێکیان بایی ینی 6,000 دلار و 7,000 دلارە جۆرێکی ترمان هەیە ئێمە لە نەخۆش کە بۆیان دەکرێت بەڵین جۆرێک لە سکانە پێچسکانی پێوە درێت کە زۆر جار باز دەکرێت ئەم پێچسکانەش بە هەمان شێوە هەر بە بێ بەرامبەرە بۆ نەخۆش لەسەر سنووق دەکرێت نردنی نەخۆش بۆ دەرەوانێ بۆ لە 2020دا بۆ چاندنی مۆخی ئێستا هیچ حاڵەتێکمان نەبوو لەبەر بابەتی کۆرۆنا لە 2021دا دە نەخۆشمان نردۆ بۆ هندستان هەر لەسەر سنووق بە نمونە باسی شتێککە پێچسکان ئەوە لە 2020دا 584 کەس پێچسکانی بۆ کراوە لەسەرم سندوقە باڵێ هە لەسەرم سندوقە لەم ساڵدا لەمان یەکەوە تا هەژدەی 294 کەس پێچسکانی بۆ کراوە بۆ نمونە نەشتەرگەری ئێمە نەشتەرگەری نەخۆشی توشبووی شێرپەنجەش ئێستا لە بەتایبەتی لە 2020دا زۆربەی لەسەر سنووق کراوە بۆ 6 نەخۆش لە ساڵی 2020دا بە بڕی تێچووی نەشتەرگەری کە لە ناو خۆ بۆی کراوە نەک دەریشەوە بای 300 میلیۆن دینار بووە لە ساڵی 2021 تا ئەم ساتە بای 65 میلیۆن دینار بۆمان کردووە
هەروەها 5 نەخۆشیشمان نردۆتە دەرێ بۆ نەشتەرگەری بۆ دەرەوە کە نەشتەرگەری تێچووی دەرەوە زۆر زیاتر لەویدا چکە ئەو نەشتەرگەری دەگمەنانن کە ڕەنگە هەر نەکرێ ئەمە سەرڕای ئەوەی کە ئێمە مجموعەیەک دەرمانمان هەیە کە ڕەنگە دکتۆر خۆشی دوای ئاماژەی پێبە ئەم دەرمانانە دەرمانە دەگمەنەکانن یاخود دەرمانە گران بەهاکانن ئەم دەرمانانە ئێمە بەپی کتابی کڕین ینی تاکە بۆ نەخۆشیە کڕین هەرچەنە ئێستا بەڕێز وەزیری تەندروستی کاری لەسەرەوە کرد کە ئەمانە گشتگیر بکرێ و ئەم دەرمانانە ئیقرارێکی کاتی بۆ دەرکردووە کە ئەمیش بچێتەوە پرۆسەی تەندەرین لەبەروی پرۆسەی تەندەرین زانستیترە ورترە بابەتی قاچاقبردن یان شێوازێک لەو شێوازانە تایە پارێزراوترە یان بڵێم 100% پارێزراوە بەڵام پرۆسەکە لە ئێستادا ڕۆشتۆ ڕەنگە پێویستە جددیتر کاری لەسەر بکرێ ڕەنگە دکتۆر خۆشی دوای ئاماژەی پێبدا ئێمە لە 2020دا 1550 داواکاریمان بۆ ئەو جۆرە دەرمانە کردووە کە کراوە ئەو دەرمانە و دەرمانانن کە هەمویان زۆر گرانە یانی دەرمانی گران بەهان و لە 2021دا 314 داواکاریمان هەبوو بۆ ئەو جۆری دەرمانانە بە نمونە هەمووی لەسەر کڕینی پێداویستی پزیشکی تاقیگەیی بۆ 2021 تا ئێستا بای 200 میلیۆنمان هەر لەسەر سنووق کڕیوە ینی کە تۆ سێری بودجەکان بکە وە کڕینی پێداویستی پزیشکی و تاقیگەیی بۆ 2020 نزیکەی بای 1 میلیارد بووە کە لەسەر سنووق کراوە لەبەرەوە ئەم بودجانە بە سەراحەت پێت بڵێم ئەگەر سنووقی کۆمەک نەبێ ناتوانانی تۆ بەردەوام بیت چکە بودجەکان خەیاڵیە و جۆرێک تر پشکنینمانێ پێوترێ ئۆنکۆتایپ ئەمە ئەتوان بڵێم پشکنینێکی پێشکەوتووە و ئەم پشکنینە تا ئێستا لێرە ناکرێت دەنێرێتە دەرەوە لە وڵاتانی دەروی پێشکەوتوو دەکرێت ئەم پشکنینە بۆ ئەوەیە زۆر جار کە پێشتر نەخۆشی شێرپەنجەی مەمک هاتووە یەکسەری قەراریراوە کە کیمیایی پێ بدرێت بەڵام ئێستا بە بۆنەی ئەم پشکنینەوە بۆی بەرچاوڕوونی زیاترێ بە واکراوە زۆر نەخۆش لە چارەسەری کیمیایی لابراوە پۆلێنکردنەکە ورتر کراوەوە کراوە تەنها چارەسەری هۆرمۆنی یانی تۆ تەسەور کە ئافرەتێکی 20 ساڵێتە لای تۆ ئەگەر پێی بڵێ کیمیایی تێمە قشتە ڕوتێتیان ئەگەر پێی بڵێ تۆ ڕۆژی یەک دەنگ حە بەخۆیت و هیچ مزعافاتێکی نییە ئەم دوو قسەیە زۆر قورسە بۆ عایلە بۆ توش بووەکە بە بۆنەیە پشکنینەوە واکراوە ئەمە توانیمانە ئەو بڕیارە دروستەش بین لەلایەن پزیشکانی بەڕێزەوە کە ئێمە لە ساڵی 2020 تا ئێستا 16 نەخۆش ئەو پشکنینەمان بۆ ئەنجام داوە ئەمە کوی ئەم پرۆسانەیە سنووقی شێرپەنجەیە چێ کۆمەشی ئەم سندوقاکات لەکوێ لە ئەم جۆگەلانە چێن کە لێن ئەڕژێنە ناو بەڵێ ڕێژەیەکیان لەسەر داهاتی مەرزەکانە ڕێژەیەکیان لەسەر باڵین گومرگە کە گومرگە کرێ و داهاتێکی بە تایبەتی هیچگەرە و خواردنەوە بەفعلی دێت بەڵام لە ئێستادا بە سەراحەت بودجەی ناو سنووقی شێرپەنجە یاخود داهاتی زۆر کەمی کردووە کامە جێی نیگەرانی هەمومانە و ترسمانەیە لە داهاتووی دابینکردنی چارەسەر بۆ تووشبان ئەمە شتێکە بە ڕاشکاوی بودجەیەکی ترکە بۆی دێ لە ڕێی ئەو غرامانەوە کە لە گومرگ با بڵین لە بەڕێبەتی هاتوچۆ دەکرێویش ڕێژەیەکی دێتە سەر ڕەنگە ئێستا توان بڵێم ئەو ژمارەی کە هەیە زۆربەی لێوەیە لەبەرەوە بێ کار بکرێ وەکو جاران ئەو داهاتەی زەبەعاچکە ئێمە کاتە بووە لە بانقی باخان لێرە بە نزیکەی 50 میلیارد دینار بوونی هەبووە بەڵام لە ئێستادا ئەتوان بڵێم بودجەکە زۆر لەوە کەمترەکە بوونی هەیە ئەمە وای کردو هەنێ لە پرۆژەی تەندەریەکانی دوهۆک و هەولێریش لە بانقی باخان مەسەلەن لەم سندوقە پارەیان ڕاکێشاوت بۆچی بەڵێ لەبەرەوەی تەنها شوێن کە پارەی وشکەی تیابوو بە کوردی خۆمان بانقی باخان بوو بەڕاستی لە بانقەکانی کە ژمارە هەبوو و لە 2020 تا بە تایبەتی ئەتوانم بڵێم بڕێکی زۆر پارە لە بانقی باخان تەنها سەرچاوە کە لی ڕاکێشرا بوو بانقی باخان بوو ئەمە وای کرد بودجەکە تەواو داببەزێ و بێگومان تۆ ئەو بڕەپارەیە بە خێرایی بێنی تەوانێ و باری دۆخی کۆرۆنا و نەبوونی داخستنی مەرزەکان و نەبوونی هاتوچۆی بازرگانی داهاتەکەی کەم کرد نەبوونی هاتوچۆ ڕێگری قەدەقی هاتوچۆ لە کوردستانە بتێنێتەوە داهاتی شوێنانشیکەمان هەیە ئەمە شوێنەکانە بە یاسا دیاری ئەمە بەپی یاسا لەگەڵ ئەو سنووقانی کە دەیبینی لە شوێنەکانە هاوڵاتی تی دەکات بێگومان داهاتی هاوڵاتیش بە تایبەتی لە 2020 داتوان بڵێم بۆ کەسێکیش کە دوکانارێکیش بۆ زۆر کەمی کرد ئەمەش دیسان وای کرد کە سنووق جاری کە بودجەی دابەزێ یعنی لە ئێستادا ئێمە زۆر پرۆسەی گەورە هەیە کە بڕیار دراوە جێبەجێ بکرێ بەڵام لەبەر نەبوونی پارەی وشکە لە شوێن لە بانقەکانە کە تایبەتە بە سنووق وای کردوم پرۆسانە کەمێک خاو بێتەوە بۆیە دەبێت حکوومەت چاوی لەوە بێت کە بەڕاستی ئەگەر دەرگای یاخود ئەگەر پاڵپشتی سنووق بە جددی کاری لەسەر نەکرێت و سنووق زیینو نەکرێتەوە داهاتی ناو سنووق بەهێز نەکرێتەوە باوەڕکە هیچ قووەتێک ناتوانێت ئەم خزمەتگوزاریە تەندروستیە شێرپەنجەی کە ئێستا هەیە بەردەوام بێت ئێستەمە ترسیتان هەیە کەمە لاواز بکرێت زیاتر و بەڕاشکاوی پێت بڵم 100% تەمانە چکە لە ئێستادا ئەو بودجەی کە هەیە کەمە و ئەو بودجێ ئەگەر بەو شێوازە بڕوە ئەو داهاتی ئەو خەرجەی لی دەڕوە و ئەو داهاتی یەتە سەری بەو شێوە بەردەوام بێ بەڵێ بەردەوام نابین چکە ئێستا ئێمە لە سنووڕکە کۆبوونەوە کراوە دوایین کۆبوونەوە چەندین پرۆژە هەیە کە ئێستا وەزیری تەندروستی سەرپەرشتیاری سندوقە چەندین پرۆژە هەبوو کە ئەعلان کراوە و بەڕسمی موافقەتمان کردەوە کە بە فعلی ئەمە شتێکی پێویستە بکرێ جا لە هەولێر بەیان دۆک بەیان سلێمانی بەڵام لەبەر نەبوونی بودجەی پێویست
ئەم کاری دروست کردووە حتا یەک نقطەی کەشەیە کە دوای دکتۆر خۆشی ئاماژەی پێدەدا یەکێ لە کێشەی دەرمانەکانی شەر بەهۆی نەبوونی بجێ پێویستە لە ناومە کەشای دارایی ئەوە لە دکتۆر خۆشی بکەیت دکتۆر بەمەوە ینی کەم و کوڕەکانی بەردەمی یا ئاستەنگەکانی بەردەمیەوە لە سنتەری ژیانەوە چین مەسەلەن دیارترین ئەو شتانەی کە ئێوە وا لێ بکات کە ئێستا پێویستە هەفتانەیەوە تیشک بۆ نەخۆشێک بەکاربێنن بۆ بە حەوت مانگ ڕاستیەکەی یەکەم بەربەس کە لە بەردەم ئێمە هەیە لە سنتەری ژیانەوە نەبوونی ئامێرە لە سنتەری ژیانەوە خۆی پێویستمان بە ئامێرێکە لەوانەیە کە بڵم لە شارێکی وەکو سلێمانی کە ئەخەملێنرێ لەوانەیە کە 2 میلیۆن هاوڵاتی هەبێ بەلایانی کەمەوە بێ دەجیهازی چارەسەری بەتیشکە بێ بەس بۆ شاری سلێمانی بەڵام ئێمە ئێستا تەنها 2 ئامێرمانەیە بێجگە لە سلێمانی نەخۆش وەکو پێم وتی لە شارەکانی تریشۆ بۆمانە ئاسەنگەکەمانەوەی کە ئامێرمانە نەخۆشێکەیە دەستەکە بەتیشک وەکو عیلاجی کیمیایی نییە بەڕاستی کە نەخۆشە دەستەکە بەتیشک پێویستی بە 30 جەرسە هەیە 30 ڕۆژ لەسەر یەک هەر هەمان نەخۆشە ئەو نەخۆشی کامڕۆ من عیلاجەکەم تا 30 ڕۆژی تر بەردەوام هەر خۆیەتەوە لەبەرەوە لەوانەیە کە بڵم لە مایەکە من ڕۆژانە 120 نەخۆش عیلاجەکەم بەس لە مایەکە بەس هەر فریای 50-60 نەخۆشەکەم چکە نەخۆشەکان دووبارە بنەوە بەردەوام پێویستمان بە ئامێری ترە خۆشببختانە لە ڕێگەی سنووقی شەرپەنجەوە لەگەڵ سوپاس بۆ وەزیری تەندروستی بەڕاستی کە زۆر هاوکارمان بووە ئێستا وا بڕیارەکە 2 جیهازی نوێ بکڕێ بۆ سلێمانی ئەبێ بە 4 جیهاز ئەگەر ببێ بە 4 جیهاز 2 جیهاز لە هەولێری شەکەوێتە هیچ و ئومێدمان وایە لە دووهۆکیش جیهاز ببێ لەوانەیە کە بەشێک لەم سەرەیە کەم ببێتەوە بەڵام تا ئێستا یعنی هەنگاوێکی وا بە خۆ نەنراوە هەنگاوێکی وانراوە کە من بڵم بەم نزیکانم کێشەی حەلەبێ لەوانەیە کە پێویستی بە 3 ساڵ بە 4 ساڵی تر هەبێ پێویستمان بە پشتگیریکی تەواوی سنووقەیە پێویستمان بە پشتگیریکی تەواوی حکوومەت هەیە کە ئێستا ئێمە لە هەموو هەرێمی کوردستانە پێویستە بەلایانی کەمەوە 20 ئامێری چارەسەر بە تیشکمان هەبێ بەڵام 2 ئامێرمان هەیە لە سلێمانی پێویستە 20 هەبێت لە هەموو هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان جگە لە کەرکووک و جگە لە مووسڵ و جگە لە جنوبیش بەڵام ئێمە دوانمان هەیە دوانی تر هەیە لە هەولێر ئەوەی هەولێر تازە کراوەتە هیچ کەیسە لە یعنی هێشتا نەکەوتوتە سەر پێ خۆی هێشتا پێویستی یعنی وەکو پێویست ناتوانێت کاری پێ بکرێت ئێمە لە شارەکانی تری عراق لەکوێ هەیە لە شارەکان لە بەغا هەیە لە سەلاحەدین هەیە لە بابل هەیە لە بەسرە هەیە بەڵام عامەتەن ئەوانیش بژمارەکەیان بە پێویست نییە یعنی ئەوانیژەوە نیە بڵێ وڵا لە بەغا ئەوەنە زۆرە هەموو نەخۆشەکە توانێت چارەسەر وەربگرێت ئەو لیستی چاوەڕوانی کە لە سلێمانی هەیە لە بەغاش هەیە لە بابلیش هەیە لە سەلاحەدینیش هەیە لە هەموو شوێنەکانی تر هەیە لەوانەیە کە بڵێم ئێرە باشترین شوێنە لەبەرەوەی ئێمە لێرە عیلاجێکی زۆرەکەین لێرە کاتی داوامەکانمان هەمووی گۆڕیوە یعنی کاتی داوام لە هەموو دایرەکان و هەموو نەخۆشخانەکانی تر تا سعات 4 و 5 ئێوارێ ئێمە تا 11 شەو داوامەکەین تا 12 شەو داوامەکەین یعنی تەنها بۆی سەرەکەم بەس بووی سەرەکەمکەینم یعنی لە ڕۆژێکە ئێمە تقریبا 4 سعات بۆ 5 سعات ئامێرەکە بژینەوە لەبەر خاتی ئامێرەکە نەک لەبەر خاتی ئێمە بۆی ئامێرەکە بەرگە بگرێ نەشکێ چکە ئەگەر بشکێ دیسانەوە کێشەیەکی ترمان بۆ دروستەکە یعنی تەنها وەستان کە لە سنتەری ژیانەوە وەستانێک ببێ بۆ ئیسراحەتکردنە بە ئامێرەکە نرخی گرانە دکتۆرەمە ئامێرەکان لەوانەیە ئێستا ئێمە لە ڕێگەی سنووقی شەرپەنجەوە بەتەماین 2 ئامێر بکڕین تقریبا نزیکی 6 بۆ 7 میلیۆن دلاری تێچێت بەڕاستی گرانە یعنی ئامێرێکی هەرزانی ئامێرێکی پێشکەوتووە لەوە گرانتر چییە پێویستە بەردەوام دەستی پێوەی بێت ئامێرێکی زۆر معقەدە ئامێرێکە لە عالەما تازەیە بەڕاستی بەردەوام خەلەلیتیەکە بەردەوامە بێت تۆ دەستی پێ بێ بەردەوامە بێشتی تازەی بۆ بێت لە کەوادیری ئەکادمی مەسەلا کەوادری ئەکادمی ئەتوانم بڵێم ئێستا لە سلێمانی لە پارێگەی سلێمانی کێشەمانیە کەوادیرمان هەیە پزیشکی زۆر باشمان هەیە بەڕاستی بەشێکمانەیە فیزیایی ئەوێ بە فیزیایی زۆر باشمانەیە لە سلێمانیا خۆشبەختانە بەڵام کێشەکەمانەوەیە کە ئامێرمان نییە ئامێر کە ئامێر نەبێت تۆی تر هیچی شێکی پێ ناکرێت بەڕاست باشە دکتۆر چیتر مەسەلە لە بەردەمیەوە گرفتە بیناوە ئەوانە گرفتە بۆ ئێوە ئێمە لە ئێستاە یەکێ لە کێشەکانمان چیەوەکو پێشتر ئاماژەم پێکرد نەخۆشمان لە دەروی سلێمانی بێت شوێنێکمان نییە بۆ مانەوەی نەخۆش شوێنێکمان نییە بۆ ئەوەی کە نەخۆش عیلاج وەرەگرێت جاریوای تووشی مزعفاتی عیلاجە بێ زۆر جار ئەیدەرین بۆ نەخۆشخانی هیوا بە سوپاسەوە کە زۆر یارمەتی دەرە بەڵام سنتەری ژیانەوە دوورە لە نەخۆشخانی هیوا وای لێکا کە نەخۆشەکان جاریوای یەتی ئێرە وەکو پێویست چاودێری ناکرێت یعنی ئەو دکتۆری کە لە ژیانەوە چارەسەریەکە ئینێرە بۆ نەخۆشخانی هیوا دکتۆرێکی هیوا لێرە چاودێریەکە کە دکتۆرەکەی خۆی نییە کە بەڕاستی ئەمە لە ڕووی زانستیۆ نابێ بێ دکتۆرەکەی خۆی چاودێری بکە ئێمە داوامان کردووە لە وەزارەتی تەندروستی و داوامان کردووە لە سنووقی شەرپەنجە کە بینایەکمان بۆ دروستکە هەم مختبەری تیاابێ و هەم شوێنێکی تیاابێ بۆ نەخۆشانەی کە تووشی مزعفاتە من لە کاتی تیشکە بۆ دکتۆرە و کاتێک کە بەرنامەمان کرد لێرە وتیان بەردی بناغی دانرێ و
بینایەکی زۆر مۆدرنە بەچی گەیشتەمە ئەوە بەڵایەتوانم بڵێم هەنگاوی ئەو توی نەبڕیوە لە ڕووی زمینە سازی وەکوی لە دەسەڵاتی سنووری پارێزگای سلێمانی و هەروە بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی و هەروە شارەوانی بۆ هەنگاوی باشی بڕی بەڵام لە ئاخیرا تۆ بوجەکەت پێویستەوە بوجەکەی بوجەی قرار بوو کرد تایبەت بیکات یاخود نا شتەکە قرارەوە بوو کە لەسەر سنووق بکرێ بەسەراحەت و موافقەتێکی ئەتوان بڵێم زۆر سەرەتایی هەبوو لە سنووق لەسەری بەڵام بوجەکەی بوجەیەکی زەبەلاح بوو ئەو بوجێ لە ئێستادا لە سادەی ئەو بوجێش بوونی لە ناو سنووقان نەگە بوجێ لەبەرەوە جارێ ئەو کاتە توانرە هەموو ئەوانە لەوێ کۆکرێتەوە مەسەرەن بە هیوا و بە ژیانەوە بە کێشەکەیە نەخۆشی شێرپانەوەی مۆخی دکتۆر بەمە بەڵێ توانرە ئەوانە هەموو لەوەی کۆکرێتەوە لە بینەوانی هەموو لێک شوێنە کۆکەیت وەکو پێشتر دکتۆریات ئاماژەی پێکرد کێشەکە لەوایە شێرپەنجە نەخۆشیەک نییە بە یەک دکتۆر عیلاج کرێ نەخۆشیەک نییە بە یەک اختصاصی عیلاج کرێ پێویستە بە دکتۆری کیمیایی هەیە پێویستە بە دکتۆری تیشک هەیە پێویستە بە دکتۆری نەشتەرگەری هەیە پێویستە بە دکتۆری شانەزانی هەیە پێویستە بە دکتۆری دەرمانساز هەیە پێویستە بە دکتۆری ڕێیدۆلۆژی هەیە ئەمانە تۆ لەکوێ هەمووی لە یەک خەسەخانەیە بن لە یەک نەخۆشخانەیە بن بەیەکەوە ڕێبکەون کە چی بۆ ئەم نەخۆشە بکرێ لەکوێ هەرێکی لە شوێنە بکرێ یعنی نەخۆشەکە جاری وایە بەڕاستی ئەمە خۆمانەڵین جاری وایە نەخۆشەکەی گیرەخوا بەدەستمانە من پێویستم بەوەیە کە ڕێی دکتۆریات بزانمە بێت لە ژیانەوە بینێرم بۆ هیوە دکتۆریات پێویستی بەوەیە کە ڕێی دکتۆرێکی نەشتەرگەر بزانێ ئەبێ بینێرە بۆ دکتۆرێک لەوە چە بڵێم لە خەسەخانەیەکی تری حکومیە بێ یعنی ئەم نەخۆشە ئەبێ 6 خەسەخانە بۆ 7 خەسەخانە بکات تا بە تەواوەتی ئەگەیتە نەتیجە کە بەڕاستی ئەمە شێوەیەکی زانستی نیە و بۆ نەخۆش هیلاکێکی زۆرە چارەسەرەکەی چییە چارەسەرکی ئەوەیە کە نەخۆشخانەیەک دروست کرێ نەخۆشخانی شێرپەنجە بێ بەس هەموو بەشەکانی شێرپەنجی تیاوێ کە هیوادارم لە ڕێگەی سنووقی شێرپەنجەوە بێ لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە بێ بتوانانی هەنگاوی جدی بۆ مەبەستە بنی بەڵێ دکتۆر ینی لەسەر مەسلەی تەندەری دەرمان زۆر جاری وا هەیە ئەڵێن کە تەخیرە بێ لە وەزارەتی تەندروستی ئێوە داوای کۆمەڵی دەرمانەکەن 2 مانگ 3 مانگ 4 مانگی پێچێ بەپێی و بە دوواداچوونتان بۆ کردو هۆکارەکەی چێ لە کاتێکا ڕەنگەیەوە ئەو دەرمانەتان زۆر پێویست بێ و بتانوێ بەکاری بێنن کاکزانە بە نمونە لە ئێستادا نزیکی لە سابستی ئەو دەرمانانەی کە نییە وەکو دکتۆریات ئاماژەی پێیا لە ڕێگەی تەقریرەوە ئەنێرێ وەستنووقی کۆمەکی شێرپەنجە لەوێ پاش ڕەزامەندی وەزیری تەندروستی دەرمانەکە کردێت لە دەرماخانەکانی هەولێر ئەمە لەلایەکەوە بارگرانی لەسەر شاری نەخۆش کەمەکاتەوە کە خۆی پارەکە نایە بەڵام لە ڕوە زانستێکەوە ئەمە ئیشکالی هەیە چونکە ئەو دەرمانانی کە بەو شێوەیە ئەکردرێ بە فلتەری کوالیتی کۆنتڕۆڵا تێناپەڕێت و ئەگەر کوالیتیەکەشی مەزبوط بێت شێوازی گواستنەوەکەی یعنی لە بازارڕکڕێت بەڵێ بەڵێ شێوازی گواستنەوەکەی دیسانەوە لای ئەمە زۆر مشکلێت چونکە دەرمانی شێرپەنجە زۆر هەستیارە زۆرینیان بۆ هەلومەرجی تایبەتی خۆی بێ بۆ گواستنەوە و بەنسبەت پرۆسەی تەندەرینەوە ئەوەی من چەند ساڵە لە نەخۆشخانەی هیوام بەردەوام ئەو ئیشکالەمان هەبووە پرۆسەی تەندەرین زۆر خاوە لە وەزارەت بە تایبەتی لە سنووق یعنی هەموو پرۆسێک بەلایانی کەم 6 مانگی ئەوێت کات کاکرێت ئەم هەنێ ڕۆتینات کەم کرێتەوە و ئەم کاتە خێرا بکرێت ئەو کاتە توانرێ و دەرمانانەی کە بە راپۆرتە کردرێت بە تەندەرین بکردرێت لەبەرەوە یەکێ لە هۆکارەکان خاوی پرۆسی تەندەرینە کاواکە زۆر جار ئێمە بێ دەرمان بین دکتۆر چەند ڕۆژ پێشێستا پەرلەمانتارێکی کوردستان باسی لەوە کرد کە ینی دەرمانی شێرپەنجە لە بازاری ڕەشە کڕێتەوە لە دەستی ئەمە ئەوە کڕێتەوە ئەمە ڕاستی تایە لەواچێ مەبەستی ئەوە بێک ئاماژەمان پێدا و دەرمانانەی کە لە سا بیستی تقریبان دەرمانی نەخۆشخانەی ئێماکە ئەم لە سا بیستە بەلایانی کەم نزیکی 900,000 نەخۆش ئەم دەرمانانە وەرەگرێت کەمەش ڕێژێکی زۆر زۆرە کە ئێمە باسی گرفتی دەرمانەکەین وەکو بەشی دەرمان وەکو نەخۆشخانەش ئەگەر تەنانەت یەک نەخۆشیش دەرمانەکەی نەبێت ئێمە بە گرفتێکی گەورەیە زانین چونکە نەخۆشێک و عالێک گیرۆدا بەدەست ئەو حاڵەتەوە لەبەرەوە من ڕاستەکەی ئاگاداری ئەو لێدوانە نیم بەڵام دیارە لەواچەش مەبەستی ئەوە بێت کە و دەرمانانە بە فلتەری کوالیتی کۆنتڕۆڵا ناڕوات گرفتەی باسیەکە لە دەرمانە بەچی چارەسەرەکرێ بەچی میکانیزمێت هەنێ ڕۆتینات هەیە بۆ نمونە ئەو دەرمانانەی کە لەلایەن بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی ئەکردرێت دەرمانی شێرپەنجە پشکنینی بۆ ناکرێت لەسەر ئەساسی کتاب ینی هەنێ کتابە داواکرێت لە شەریکەی دەرمانەکە کە بیهێنێت ئەتوانرێت لەقەیەکی نوێ لە سلێمانی بکرێتەوە ئەوانەی کە پشکنینی بۆ ناکرێت ئەو دەرمانانەی کە تایبەتە بە نەخۆشخانەی هیوە ئەو ڕۆتیناتەکەم کرێتەوە ئەوە ئەو کاتە بەشێکی گرفتەکان چارەسەرەکرێت ئەو پرۆسی تەندەرینەش کە لە
سنووقی کۆمەک ئەکرێت ئەو پرۆسەیە خێراتر بکرێت ئەمەشە بێت هۆی چارەسەری گرفتەکان. دکتۆر دەرمانە پێشکەوتوەکان ئەوەی کە لە تاقیگە پێشکەوتەکانی جیهان ڕۆژانە مانگانە مەسەلەن بەرهەم دێت ئەگاتە هەرێمی کوردستان ئەگاتە دەستی ئێوە. کاکزانە بە سەراحەت قسە بکەین هەنێ دەرمان هەیە بەڵێ بەڵام هەمووشی نا چونکە دەرمانی شێرپەنجە ڕۆژانە دەرمانی نوێ دۆزرێتەوە ئەگەر بە بەراورد بە حکوومەتی عێراقی بەڵێ ئێمە هەنێ دەرمانمان هەیە لە دەرمانە پێشکەوتوەکان ئەوان نییانە بەڵام ئەگەر بەراورد خۆشیان دامی دەرمانتانەکەن بەڵێ ینی ئەوان زۆر دەرمان هەیە هەر مقڕ نییە لە عێراقا ینی شەریکاتی دەرمان تا ئێستا نەیهێناوە و حکومەتی عێراقیش تا ئێستا نەیکردەوە دابینی کا بەسەر نەخۆشخانە شێرپەنجەکان بەشێک لەو دەرمانانە بە خۆشحاڵیەوە بەڵێ هەیە بەڵام ئەوەش هەموو دەرمانێک نییە لەبەرەوەی بواری شێرپەنجە بواری دەرمانی شێرپەنجە بوارێکی زۆر فراوانە و دەرمانەکانشی زۆر زۆرە. بەڵێ زۆر باشە دکتۆر بۆ خزمەتێکی وها گەورە بۆ کارێکی ئینسانی مرۆڤ دۆستی دینی ئاوها پێویستە چی بکرێت مەسەلەن من 2010 هاتم هەرم شوێنە بەرنامەم کرد وا بوو دکتۆر خۆشت بۆ بزانمەختەوە و تێ بێژ بەشدار بیت ئەستەوە 2009 هاتین هەر لێرە بەرنامان کرد ئەو 21 هاتینەوە هەر لێرە بەرناماکەین ئەنی ئەم خزمەتە گەورە من خەڵکە ناسم دێت ئێرە خزمەتی ئەکرێ دکتۆری باش مەسەلەن لێرە خزمەتەکە ئێ باشە بۆچی چی بکرێت بەس مەسەلەن ئەمە بکرێتە پرسێکی زۆر جددی و گرنگ لە ئەبدێتکردنەوەی سندوقەکە لە خزمەتکردنی لە ڕووی بیناوە لە ڕووی هەموو ئەوانە خۆی کاکزانایەک نقطەیە زۆر مهمە گرنگترین شت لە جیهانە سەرچاوی مرۆییە لە کەردی تەندروستیە چکە تۆ کە سەرچاوی مرۆیت نەبوو سەد بینا و ئەجیزەتە بە ئیشە ناڕوە ئێمە ئەو سەرچاوە مرۆیی کە هەیە بە سەڵامان بینیوە لێرە هەیە بۆ بەڕاستی ئەوەی کە ئێستای بینی لە کەرتی شێرپەنجە وڵی لە کەرتی تەندروستیش بە شێوەیەکی گشتی ئەمە لە هەر وڵاتەی کە بۆیە باوڕکە ئاستی زانستی یاخود ئاستی خزمەتگوزاری تەندروستی زۆر باشترە بوو من ناڵم ئێستا ئێمە باشین لە ڕووی خزمەتگوزاریەوە وەکو نەخۆشخانی وەکو کەرتی شێرپەنجە لە ناوچەکە ئەتوان بڵم لە بەرزترین ئاستین بەراورد بە ناوچەکانی تریکە لە چواردە ورمانن بەڵام هێشتا بەرەو باشتر بەچیە ڕۆ یەکەم شت ئێمە گەورەترین کێشەی بەدەڵعیاداتە ئەنی زۆر پێم خۆش ئاماژە بووم بەدەڵعیادات ئەو بڕەپارەیە کە ئیرێ بە ئێمە ئێستا لێرەدانشین دکتۆری بڕۆینە دەرەوانەیە باوەڕکە و بەدەڵعیاداتی لە 2020 دایراوە بە پزیشکی ئەم نەخۆشخانەی هیوا لە دەرەوە سێقات و چوارقاتیە بەس بڕادانیشێ ئەمەیەک دوو ئێستا ئێمە لە ساڵی 2020دا لە 21 چوار ئەمریکا بە سوپاسەوە دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانەوە کە ڕێنمایی بەدەڵعیادات تاو هەموو شتێک لای کراتەوە نقطەیە زۆر گرنگە لە چەند ڕۆژی داهاتوو ئێمە کتاب بەرزەکەین و میلاگە چێتە وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران موافقەت دێتەوە بۆ ئەو بڕەپارەی تایبەت دەکرێت بۆ هەر پزیشکی یاخود هەر کارمەندیان هەر ستافێکە لەم سنتەرانە کار دەکات گرنگە تۆ هاندانێکی وا بدەی بە پزیشکەکەیان بە کارمەندەکە خود بە هەر ستافێ لە هەر فیەکە نەڕواتە دەرەوانێ چکە ئەگەر بێت و من بە ڕاشکاوی قسەیەکەم ئەو بڕەپاری ئێستا کە ڕێنمایەکان دەرچووە ڕێنمایەکان توان بڵێم لە سانەوەی داخوازی ئەمەی تێدایە ئەوەی کەماوەتەوە ئەو بڕەپارەیە کە دیاری دەکرێت لە داراییەوە باوڕکە بڕەکە خۆی زۆر نییە بڕەکە ڕەنگە بۆ هەر پێنج بۆ هەموو سنتەرەکانی هەرێمی کوردستان ملیارێک ملیار و شتێک بکات ماگانە کە بەڕاستی ئەمە شتێک نییە تۆ کە باز لەو خزمەتگوزارێک گەورەیەکی کە ڕەنگە یەک تێچووی نەخۆشێک بۆ ساڵێ نیوەی ئەوەی تێ بچێت بەڕاستی تۆ بێی بۆ یەک مانگ بۆ ئەم هەموو سنتەرە باسکەی کە ڕۆژانە چەند نەخۆش دەبینێت بۆیە زۆر گرنگە لە ئێستەوە ئەنجومەنی وەزیران چۆن هاوکار بوو لە بابەتی ڕەزامەندی لەسەر ڕێنمایەکان و داخوازیەکانی ئەمەی تێدا بوو بۆ دیاریکردنی بڕی پارەکەش من لێرە دەیڵم ئەگەر بێت ئەو بڕەپارێ لە ئاس داخوازیان نەبێت کە دڵنیا بە ئەوەش کە دەیرێ پێیان بچنە دەرەوە هەر لەوە زیاتریان دەست دەکەوێت بەڵام شعورێکەیە هەستێکەیە لە بینی توشبوویەکی شێرپەنجە و پزیشکەی چارەسەری دەکات لای ئەستەمە بیباتە دەرەوە پاری لێ وەربگرێ پێی قورسە پارە لە توشبوویەکی شێرپەنجە وەربگیرێ لەبەرەوە هەمیشە ڕەنگە ئەگەر داخوازیەکانی ژیانی بەو شێوازی ئێوە دابی بکرێت بۆ پڕەپارێ بەر ئەمە خاڵیەکەم خاڵی دووەم دروستکردنی بینایە یعنی بەڕاستی ئەگەر بەم شێوازەی ئێمە بڕۆین کە لە نەخۆشخانەی هیوا هەیە بەش ڕاشکاوی ئێڵم لە قاوشی مناڵانمان ئێمە نەخۆشێ ئەبێ ئەو ڕۆژە چارەسەر وەرگێ بەڕاستی هەفتەی داهاتوویینێ لەبەروی شوێنمانی لەبەرەوەی قاوشەکە پڕپڕە ئەو نەخۆشە بێ ئەو ڕۆژە پزیشکەکەشەی بینێ بڕیاری چارەسەرەکەشی بۆرە بە شوێنەی نییە چارەسەرەکەی تیاڵواسی بێ کارمەندەکەش ئامادەیە کاتیشێ بە شوێنیە چ بکەی پڕە لەبەرەوە بینا زۆر زەڕورە لەگەڵ ئەوەشە کار بکرێت لەسەرەوەی سنووقی شێرپەنجە بودجەی زیاد بکرێتەوە ناکرێ زۆر جار کە باز لە سنووقە کرێ
باز لەو بوجانەکرێ خەڵگەڵێن بوجە خەیاڵێت چیە لە سنووقا چۆن سەرفەکرێ بەڵام ئەگەر تۆی کەو لەو قسانە بێ کەو لەو دەرمانانە بێت کە لە هیوا بەکاردێ یان لە لیناکێک کە ضرورە بۆ سەنتەری ژیانەوە بای 3-4 میلیۆنیان دوو جیاز بای 7 میلیۆنە ئەم بودجەی کە لە سنووقێ لە چاوە ئەوە هیچ نییە لەبەرەوە پێویستە هەم سنووق لە ڕووی ئەمە ئاگادار بکرێەوە بەڕاستی هەموو ئەو شوێنانە کە ئیجبار کراون کە بەپێی قانونەکەی لە پەرلەمانەوە دەرچۆ کە داهاتی داخڵی ناو سنووق کاتۆ بە دوواداچوونی زیاتر بکرێت کە بزانین 100% داهاتەکان یەتۆیان نایەتەوانێ بۆ لەگەڵ ئەوشان نیزامی بەدەلەعادات کە کۆڵەکەی توێ لە ناو شتەکەدا بۆ پاڵ پشتی ئەو شوێنە لە کۆتاییە ینی ئەتوان بڵێم هەمی ئێمە ئەوەیە شێرپەنجە بە بازرگانی نەکرێت کە دەرگای کردنەوەی بە بازرکردنی شێرپەنجە باوڕ کە بکرێتەوانێ دەرگایەکە چاوچنۆک زۆرە لەسەری و زۆر بە ئاسانیەکرێ و ئەگەر ڕبحی کەرتێکی وەکو نەشتەرگەری لە تەندروستیە لە سا دەبێت کە کابرا لە ئەهلی عملیاتەکە توژبووی شێرپەنجە ببرێتە ئەهلی لە 200 لە 300 دەبێت. سپاس دەکەم دکتۆر دوا سەرنجی بەڕێز دکتۆر بەمەوە وڵی ئێمە لە سنتەری ژیانەوەی کە لە کێشەکانمان جێ کاکزانە سنتەری وەکو زوو من ئامەشدەوە دووباراکەمەوە ئێمە تاکە سنتەرین لە هەرێمی کوردستانە یەکێ لە کێشەکان کە دای من ڕوبەڕوومانە بێتەوە زۆربەی لەوانەیە کە بڵێن پزیشکەکانیش زانیاریان یەنی لەسەر بواری چارەسەری بەتیشک لەوانەیە کە یعنی هەندێک جار لە کڕینی ئامێرێکە لە داواکاریەکە کە چەند پێداویستیەکە پێویستە کە تۆ تیشکەی لەم نەخۆشیە دائیمەن کێشەمان بۆ دروستە بێ هەم لە مەتاڕەکانی هەولێر و سلێمانی ئەوە کێکە لە کێشەکانمان کە ئەو جیهازیان بۆیە کەس نازانێت چییە کەس نازانێت چیە کە نازانن چیە ناشگەڕن و بەلای ئێمە ئەوە کێکە لە کێشەکانمان ناشگەڕن و بەلای ئەمە جاری وایە داوای ئامێرێکەکەین کە پێویستم پێێتی من ئەمڕۆ بگاتە دەسم دوای 20 ڕۆژ دوای مانگە جاری وایە دوای 2 مانگ اینجا کاتە دەسم لەبەرەوەی کە زانیاری تەواو لە بەردەستانیە دەرباری ئەم جۆرە ئامێران حەز دەکەم یەک ئەکید بکەم و لەسەر مەسلەی بەدەلەعادات کە دکتۆریات کرد مەسەلی بەدەلەعادات وەکو کۆڵەکەی ژیانی خزمەتی شێرپەنجەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی سەرچاوی مرۆیمان زۆرە پزیشکی زۆر باشمانەیە هەم لە سنتەری ژیانەوە هەم لە نەخۆشخانەی هیوا و هەم لە تاقیگەی شۆڕش بەڵام ئەم سەرچاوانە کارێ بکەین ئەم پزیشکانە ئەم کارمەندە دڵسۆزانە بەڕاستی کە چەند ساڵە ئەتوانم بچنە دەرەوە 2 ئەوەنە و 3 ئەوەنی ئەوە پیاکەن کەیسە هیانە بەڵام خۆیان لەبەر زینوی زەمیریان و لەبەر زینوی هەستیان لە سنتەرەکانی حکومەکانە ماونەتەوە کارێک بکەین کە ئەم دکتۆرانە کە ئەم پزیشکە دڵسۆزانە لە ناو کەرتی حکومیا بمێنەوە نەچنە کەرتی گشتیەوە بۆی نەخۆش زەرمەند نەبێ بەڕاستی سپاسەکەم دکتۆر دواسەرنجە بە کورتی کاکزانەگەیان یەک خاڵێترم بێت و دەرمانی ئازارشکێنەکان لە 2010 گرفتەمان هەیە کە لە دەسەڵاتی بەڕێبەرایەتی گشتی تەندروستیش نییە داوامان لە وەزارەتی تەندروستی کردووە بەداخۆی معناتێکی زۆریان هەیە نەخۆش شێرپەنجەویش ئازارە لە ئێستادا هیچ جۆرە دەرمانمان نییە کە بیدن بە نەخۆش لە ماڵەوە بەکاری بێنێت هیوادارین وەزیری تەندروستیش ئەو کێشەیە هەلکا و ئەو ڕۆتیرانەتانەی کە باسمان کرد کەم کرێتەوە و بۆی بتوانین ئێمە باشترین خزمەت پێشکەش بە نەخۆشانی خۆمان بکەین. سپاس بۆ بەڕێز دکتۆر خۆشی حەمید لە پرساوی هۆبەی دەرمان لە نەخۆشخانەی هیوا سپاس بۆ بەڕێز دکتۆر بامۆ محەممەد سەرپەرشتیاری سنتەری ژیان سپاس بۆ بەڕێز دکتۆر یاچ نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا سپاس بۆ هەرسێ میوانی عزیزم سپاسانەکەم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم گەیشتینە کۆتایی بەرنامەی ڕەهەند بە هیوایەوەین کە لە مانجی ڕەمەزاندا هەمومان بە ڕۆحیەتێکی ئینسانی وەکو چۆن کردومانە هاوکاری نەخۆشخانەی هیوا و سنتەری ژیانەوە و هەموو ئەو شوێنانە بین ڕێکخراوی مناڵ پارێز لە زۆربەی مارکێتەکان کە ئەچیتە ژوورەوە لە زۆربەی شوێنەکان سنووقێکیان داناوە ئەگەر هەبڕە هاوکارێکی کەمیش بێ بەڵام دوجار ئەڕژێتە سندوقی شێرپەنجە کە ڕەنگە سەدان خێزان لە هەرێمی کوردستان و لە سلێمانی و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئێستا گرفتار بێ بەدەست ئەو نەخۆشیە و بەدەست نەخۆشیێکی شێرپەنجەوە خوای گەورە هەموو لایەکتان ساغ و سەلامەت کات بەرنامەی ڕەهەند پێشکەش کرا تا بەرنامەی داهاتوو بە خواتان ئەسپێرین خواتان لەگەڵ